پێش ئەوەی بێن بۆ ئەمریکا. لێژنەی لێکۆڵینەوە لە کودەتا سەرەتا لەلایەن پارتی داد و گەشەپێدان ڕەت کرایەوە و دواتر بە هەر حکمەتێک بێت ملیان نەوی کرد بۆ ئەوەی لە پەرلەمان بۆ ئەو لێژنەیە دەست بەکار بێت. سەرۆکی لێژنەکە کە سەر بە ئاکەپەیە دەڵێت پێویستە گوێ لە فەتحوڵا گولەن بگرین و دواتر دەڵێ پێویستە ڕووی ڕاستەقینەی فەتۆ ڕێکخراوی تیرۆریستی فەتحوڵا گولەن بۆ خەڵک دەرخەین. ئەمە سەرۆکی لێژنەکەیە و لە سەرەتاوە بڕیاری داوە چێتاوانبارە. ئیدی لێکۆڵینەوە لە چی دەکات؟ بەڵام گەر سەبارەت بە دنیای دەرەوە قسە بکەین ئەوە ڕای زۆرینەی وڵاتانی دەرەوە لەگەڵ ئەوەدایە کە ئەم کودەتایە لەلایەن خودی ئێردۆغانەوە سیناریوی بۆ دانراوە. خۆی هەرم قسەیەی سەرۆک لێژنەکە ئەوە دەسەلمێنێ کە پێویست بە لێکۆڵینەوە ناکات چونکە لە سەرەتاوە بڕیار دراوە، بەڵام با ئێمە هەر لە سەرەتاوە بێئومێدی خۆمان ڕانەگەیەنین. گەر دەیانەوێت بێن بۆ ئێرە و پرسیار لە فەتحوڵا گولەن بکەن ئەوە پێش ئەوەی بێنە ئەمریکا پێویستە چەند کارێک بکەن با هەندێکیتان بیر بخەمەوە. نازانم ئێردۆغان ڕێگەتان دەدا پرسیار وشتی لێ بکەن یاخود نە، بەڵام پێویستە گوێیەکیش لە قسەکانی ئەو بگرن چونکە لەبارەی ئەوەی کە چ کاتێک بە هەوڵی کودەتاکەی زانیوە 3 جار قسەکانی گۆڕی. ئێردۆغان وەک سەرۆک کۆمار لە هەمان کاتدا فەرماندەی گشتی هەموو سوپاشە. وەک فەرماندەی گشتی چی کردووە دەربارەی ئەوەی ڕێ بە کودەتاکە بگرێ. بە پێی لێدوانەکانی خۆی پێش 6 کاتژمێر بە هەوڵەکەی زانیوە. لەم 6 کاتژمێرەدا چی کرد؟ لەو ڕۆژەدا چاوی بە چەند کەس کەوتووە. کاتێک لە هۆتێلی مارماریز بوو پێشەوەی هێرش بکرێتە سەر هۆتێلەکە لە بەرچاوی کامێراکان وتی هێرش کراوەتە سەر هۆتێلەکەم. پێشەوەی هێرش بکرێتە سەر هۆتێلەکەی بۆ لێدوانێکی وەهایدا. لە کاتێکدا دوای چەند کاتژمێرێک لەو لێدوانەی هێرش کرایە سەر هۆتێلەکەی. لە کاتی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا بۆ زاواکەی پێکەنینی دەهات. باشە کودەتایە کە سەدان هاوڵاتی تیایدا بوونەتە قوربانی، ئێردۆغان چۆن بە لوتفی خوددا ناوی دەبات. بۆ نمونە دەتوانن گوێ لە هاکان فیدانی سەرۆکی دەستگای میت بگرن. دەڵێن هاکان فیدان ئەو ڕۆژە لەگەڵ سوپا سالار کۆبۆتەوە. وایە یان نا؟ گەر وایە لەبەرچی؟ گەر لەوێ نەبووە لەکوێ بووە؟ خۆ ئەگەر بەپێی هەواڵەکەی ئۆدا تیڤی بێت ئەو ڕۆژە لەگەڵ کودەتاچیەکاندا خۆی کردووە بە فەرماندەی گشتی سوپا. ئەمە ڕاستە؟ دەڵێن ئەو ڕۆژە لەگەڵ سوپا سالار کۆبۆتەوە. باشە ئەگەر سەرۆکی دەستگای میت ئەو ڕۆژە بە کودەتاکەی نەزانی بێت ئەیکاری ئەو چییە وەکو سەرۆکی دەستگای هەواڵگری؟ بۆ نمونە دەتوانن گوێ لە سوپا سالار بگرن. دەڵێن لەو ژوورەی کە سوپا سالاری لێ بووە 4 فەرماندەی سوپاشی لێ بووە، هەر یەکە و قسەیەک دەکات. بۆ دەبێت یەکێکیان درۆ بکەن. کامیانە ئەوەی ڕاست دەڵێت؟ حکوومەت دەڵێ دەم کودەتایە لەلایەن بزاوی خزمەتەوە ئەنجام درراوە و هیچ گومانێکی لەوە نییە. کەواتە با دادگای فەرماندە سەربازیەکان بەڕاستەوخۆیی لەسەر شاشەی تیڤیەکانەوە ئەنجام بدرێت با هەمومان قسەکانیان ببینین. گەر شتێکی وەها بکات بەڕاستی کارێکی زۆر گەورە ئەنجام دەدات. بێگومان گەر غیرەتتان هەبێت گەر ئەمە بکەن لەوە دەچێ هەر پێویست بەوە نەکات کە زەحمەتی ئەوە بچێشن بێنە ئەمریکا. تەریقەتەکانی تورکیا بەرەو ماڵ ئاوایی. ڕۆژنامەی قەرار کە وەختێک سەر بە داود ئۆغڵۆ بوو ڕۆژانێکی سەختی بەسەر برد، بەڵام لەوەتەی وتویەتی ئێمە لە هەموو کەس زیاتر ملمان بۆ دەسەڵات نەوی دەکەین. ئیدی خۆی قورتار کردووە و لەم ڕۆژانەدا هەواڵێکی زۆر گرنگی بڵاو کردەوە. بەپێی هەواڵەکەی قەرار تەریقەتەکان دەبێت بە فەرمی سەر بە وەزارەتی ئەوقاف بن و ژمارەی ئەندامەکانیان بە ئاشکرا بۆ وەزارەتەکە ڕوومکەنەوە. ئەمانە گەر بۆیان بلوێت لە ناسنامەی باری شارستانیشدا خانەی مەسەب و تەریقەتیش زیاد دەکەن و هاوڵاتیان مەجبوری ئەوە دەکەن کە بنووسن سەر بە چ تەریقەتێک یان پارتێکی سیاسین. ئەمە پلانێکی داڕێژراوە کە تەواوی تەریقەتەکان لە ناو بەرن. چەندین ساڵام تەریقەتانە لە چوارچێوەی ڕێکخراو یان وەقفدا کار دەکەن و هاوڵاتیان مەجبوری ئەوە نین کە بە دەوڵەت بڵێن دڵیان لای کام تەریقەتە. بەڵام ئەمانە دەیانەوێ یەک دوو عەرزە بدەن بە هەر تەریقەتێک و دواتر هەمویان بکەن بە پیاوی خۆیان. ئێستا بە ئاشکرا پێیان دەڵێن یان وەرنە پاڵ دەوڵەت یان دەبێت لە ناو بچن. ئەم کرداری دەسەڵات گەرچی زۆر مەعسومانە دەردەکەوێت، بەڵام لە هەمان کاتدا زیانێکی گەورە بە تەریقەتەکان دەگەیەنێت. کەس حەز بەوە ناکات کە سەردانی شێخێک یان جەماعەتێکی دینی کرد بە دەوڵەت بڵێت من سەر بەمانم. ئەمەوا لە هاوڵاتیان دەکا لە ترسی ئەوەی لە داهاتوودا شتێکیان لێ بەسەر نێت ئیدی سەردانی ئەو شوێنانە نەکەن. گەر تەریقەتەکان بەم داوایی دەسەڵات ڕازی ببن ئەوە واژووی تەواوبوونی تەمەنی خۆیان دەکەن. و ئەم تەریقەتانە هەرچی دەکەن بە مۆڵەتی دەوڵەت دەیکەن. کاتێک خوێندنگە دەکەنەوە پرس بە وەزارەتی پەروەردە دەکەن.
کاتێک دەورەی قورئان دەکەنەوە بە هەمان شێوە پرس بە وەزارەتی ئەوقاف دەکەن، کاتێک پارە کۆ دەکەنەوە بە هەمان شێوە وەزارەتی دارایی چاودێریان دەکات. ئیدی بۆ دەتانەوێت ناوی یەکە بە یەکەیان بزانن، بۆ دەبێت هەموو کەس بخەنە قاڵبێک و دواتر بەپێی ئەو قاڵبە حکومیان بەسەردا بدەن. بۆ نمونە ئەمە سەبارەت بە عەلەویەکانیش ئەنجام دەدەن، دەچنە حوسێنیەکان و لێیان بپرسن ئێوە چەند ئەندامتان هەیە؟ هەمان شت بەرامبەر هاوڵاتی مەسیحیەکان دەکەن، لەوانیش دەپرسن چەند تەریقەتیان هەیە و ئەندامەکانیان چێن؟ بۆ نمونە گەر یەکێک گوازی لە جەماعەتێک یان تەریقەتێک هێنا، دەبێت بە فەرمی وەزارەتی ئەوقاف ئاگادار بکاتەوە یان چی بکات؟ بە پاساوی دوژمنایەتی لەگەڵ جەماعەتی فەتحوڵا گولەن فەرمانی مردن بەسەر هەموو تەریقەت و گروپە ئاینیەکان دەدەن. ئەوەی کە کەمالیستەکان پێیان نەکرا ئێوە لە یەک دوو ڕۆژدا ئەنجامی دەدەن. دەزانن تەریقەتەکان بەقەدەر بزاوی خزمەت بە غیرەت نین و ناتوانن بەڕادەی بزاوی خزمەت لەسەر پێی خۆیان بوەستن، بەڵام ئەوەی ئەرچی سەرشانی منە هەر لە ئێستاوە پێش تێچوونتان ئاگادارتان بکەمەوە.